سڵاوی کامەران حاجی عومەر وستافی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە لە باسی ڕۆژ بە دوواداچوون بۆ کێشەیەکی گرنگی خاوەن هۆتێلەکانی نێو هەرێمی کوردستان دەکەین. بەشێک لە خاوەن هۆتێلەکان پەیوەندیان پێوە کردوین، دەڵێن بازرگانی و هاتنی گەشتیاران بۆ نێو هۆتێلەکان و هاتنی گەشتیاران بە شێوەکی گشتی بۆ نێو هەرێمی کوردستان یەکجار خراپە. ئەمە ژوای کردووە کار و کەسابەتیان خراپ بێت. بەشێکی دیکە دەڵێن ئێمە بەهۆی زۆری پارەی زەریبە و پارەی کارەبا و چەندین کێشەی دیکە وەکو بێمەی کرێکاران دەناڵێنین. ئەوان دەڵێن فریامان کەون، دەنگمان بگەینن بە بەرپرسان تاوەکو بتوانن کێشەکانمان چارەسەر بکەن. کەرتی گەشت و گوزار بەردەوام دەڵێ گەشتیارێکی زۆر ڕوو لە هەرێمی کوردستان دەکات، دەڵێ بازاری خاوەن هۆتێلەکان ژمەی دێ، ئێوەش دەڵێن بازارمان خراپە. چییە مەسەلەکە؟ بەنسبەت کەرتی گەشت و گوزار ئەوان ڕۆژانە بەس هاوینان بڕک ئیشمان هەیە، ئەوش زیاتر احتیمال لەسەر گروپەکان دەکەن. بەس هاوینان زستانان ئیش نییە. بۆ نییە؟ لەبەرەوەی گروپ نییە، گروپات نییە، مەکتەب دێتۆ داوامی حکومی هەیە لەبەر هەندێ. باشە کەوایە ئێمە ئەگەر باسی کەرتی گەشت و گوزار بکەین، ئێوە وەکو خاوەن هۆتێل پێتان وایە لە 4 وەرزدا بەس وەرزی هاوینمان بەس وەرزی هاوین ئیشیە. باشە کێشەتان چێ؟ کێشە ئێوە کێشەمان زۆر زۆرە، کێشەمان زۆر ئێستا ئەو کەشتێکە لەسەر کۆبووینەوە باسی جادە سیارەوەستان لە زاداکەین. خاستن ئەو منطقی ئێمە کە لێن لای پردیانکەوە چوارەیان عنکەوە. ئێوە لە هەولێر لە هەولێر 6 مەتری لای چوارەیان عنکەوە پردی فرانسۆ متران. بەڵێ لە جادە مەمنوع ڕاگرین. چەند هۆتێل هەیە لێرە لەم لەو جگەیە 6 هۆتێل هەیە. 6 هۆتێل گرفتی نەبوونی جێگای وەستانی سیارە ئۆتۆمبیل نییە، بۆ گەراستان نییە، گەراتمان نییە، گەراجمان هەبێ گەرا جێگەی 10 سیارە هەیە. باش ئەگەر 30 سیارەی سیارەی میوانە سیارەی خەڵک دێتن شتیکە هەیە دوکانتر هەیە بۆ دێ خەڵک سیارەی خۆمانە گەرازمان جێگە ئەوەندە سیارە نابێتەوە. باشە پێم بڵێ 7 هۆتێل یان 6 هۆتێل لەو ناوچەیە چەند دەبێ ئەو هۆتێلەتان کردوتەوە خۆی بە پێی یاساکان دەبێ هۆتێل گەراجی هەبێ گەراجێ بێ. هەندێک تقریبا 10 ساڵ هۆتێلمان کردووە. 10 ساڵە 10 ساڵ زیاتر لە 2005 هۆتێلان هم کراونەوە. بەڵێ لە 2005 هۆتێلانە هەن ئیشەکەین. ئێستاکە لێ ناگەرن لە سجادە ڕاگرین هەڵێن لەبووی ترفکلاییتەوە دەبێت ئێزدەحام لەسەر شستەکە جێگەمان هەیە زۆر تقریبا 8 متر 9 مترە ئەڵێ مەمنوع ڕاگرن لەبەر چی مەمنوع نازانن ئەوە بۆتە گرفتەوە گرفتێکی زۆر گەورەیە زۆر گەورە هەموو ڕۆژ مرور دێت جەماعەتی پۆلیس هاتوو دێ ڕقەمە نووسن ئیمکانە غەرامە لەسەرمان خۆم 700,000 دا کاتی خۆی پێش ساڵێک نوێم کردەوە سەنەوی 700 عبورە 700,000 ئەوم داوە غەرامەم داوە تۆ وەکو خاوەن هۆتێلێک پارە داوە یعنی ئەو کەسەش باش ئەوەی میوانم بێ بە 30,000 بە 40,000 دێ لە ژووری ئەخەوێت لە فندق ئەخەوێتن بەیانی بێ غامشتی بۆ بێت چیەکە ینی بۆ ئێوە شەرمەزاری دەبێت. باشە کێشەکانی تر چیە وەک زانیمان نەبوونی گەشتیار لە وەرزەکان گرفتی گەراج ئۆتۆمبیل چیترتان هەیە کێشە؟ کێشەی دیمان هەیە کێشەی زەمانمان هەیە زەمان کێشەی زەرائیبمان هەیە ینی وتێلەکەین بینە سەر بیمەی کرێکارن زمانی کرێکارە چ کێشەیە و بۆ ینی چ کێشەیە؟ ئێمە لە ساڵی 2014ەوە مڕازعی زەمانمان نەکردێ بەنسبەتە خۆم ئێستا 45 ملیۆن لە بە ئیشی 45 ملیۆن هاتە سەرم. بە باشی تێبگەینەوە پرسە 2014ەوە بێکار بوونە بێکار بووین لەگەر هاتنی داعش و ئەوانە ینی ئیتر قەیران دروست بوو. ئێستا چیەوە زەمان دەڵێن چەند قەرزداری؟ 45 ملیۆن 45 ملیۆن بەێ بۆ چیت کرد ئەوە بێ لە زەریبەی بێ لە دوو کرێکارم هەیە 45 ملیۆن دینار
دوو کرێکارم هەیە دوو کرێکار دوو کرێکار. ئەخرەمە چۆن دەبێت ئێستا دایرەی زەمان جێی لێبی دەڵێ کاکەمەوە چۆن وایە دوو کرێکار بۆ ماوەی 5 ساڵ 4 ساڵ دەوری 20 میلیۆنە ئەویدی فایدە هاتە سەری فایدات فایدە هاتە سەری بوویتە 45 دەکەیت میلیۆن 45 میلیۆن ناتوانین بیدەین چییە دەرێت دەدەینە ماکەمەی دەبێ یعنی ئێستا ینی بۆ خۆی یاساکە لە خزمەتی کرێکارە و خاوەنکارە وانە فندقێک نییە قازانج کات بەڵام ئێستا تۆ ئێستا بۆ 45 میلیۆن زەرەرێکی تەواو زەرەرە داهاتە چەند بۆ لەو بەدرێت نییە داهات نییە 4 غرفەیە 5 غرفەتەیە مۆلیدە ڕۆژە یەک بەرمیل گاز سرف دەکا لە حسابی خۆمە دەیکڕێ باش زۆر باشە خەڵکێک دەڵێ کاکە نرخی هۆتێلەکان لە هەولێر ئەوەندە گرانە تەنانەت ینی لە ئەستەمبۆلش بەوەندە نیە نرخی شتیوانە بەم شێوەیە نەخێنە ئەمە لە وتێل لە هەولێرە ژووری بە 50 دلاری دەدەن لە سلێمانی بە 100 دلاریە کاکامرە ینی هۆتێل لە سلێمانی بەڵێ گرانترە لێکوانە ئەی چێت نرخدا دیاری دەکە واللهی ئەمە ئیشمان نیە ئێستا کە حالیان ئێستا وتێلەکان هیچیشیان نیە هیچ نییە نەخێر نەخێر ینی لە زەرەر دەڕۆن بەڵێ باشە کە وایە کەس ئیفلاسی کردووە لە بێ زۆر فەنادق هەیە ئیفلاسیان کردووە زۆر فەنادە بڵێ زۆر فەنادە زۆر فەنادقی قەپاتیان کردیان بەڵگەتێ یانە بەڵگەمان هەیە دەتانی سیاحەش ئاگادارە قەپاتی زۆریان هەیە قەپاتیان کردی زۆریان هەیە ئیزازەکەشیان لەبۆ کردەوە هەر لە فندق گۆڕیتیان لە بۆ شش باش تۆ پێم بڵێ بەپی زانیاریەکانی من خاوەن هۆتێلەکان زۆربەی هەر زۆریان قەرزاری پارەی کارە باشن ئەمە بۆچی ئەم یەک بە خۆم 30 میلیۆن قەرزارم 30 میلیۆن 30 میلیۆن پارەی کارە بە قەرزارم کاک حاجی 45 کارە باش 45 بیمە کارەبا چەند قەرزاری 34 میلیۆن 34 میلیۆن تۆش قەرزاری زۆریش چەندە بۆ خدای نازەم لەوانی 35 30 قسوور 34 35 ئیتۆ چەند شمیش دەوری 30 میلیۆنە 30 میلیۆن باشە بۆ پارەکە نادەن ئێکی نادرێت ناکرێ ینی هەر کرێ دەردەنی کرێ کار دەردەکەی زەڕایب دەدەی هەر ئەمە دێ هیچ کەنیە پاش ئەو هەموو ئیشش ئێستاکە مشکلەی سیارەشمان هاتە سەر ئەمە خۆم وەکو فند دوێنێ شەو 2 میوانم هەبووە 2 سارەی دۆکمەوە شەویم بە 40 دلار داوەتێ کابرا سبەنە تۆ 6,000 نەرغەڕەمەری سارەکە هاتەوە پێش دەرکەی سارە ڕاگرتیان چ بکەم ناعیلاجم پارێ ژوورەکانی وەرنەگرت پارێ ژوورەکانی وەرنەگرت تەویزم داوە میوانی خۆمە نامێت جارش کە خەسارەتی بدەم بەس کاکەمەرم بەنسبەت لەو حای ئەو بینایەکان برن ئەعلانات ئەوش پارەی وەردەگری ئێستا کە لە دهۆک لە سلێمانی پارەی وەرناگرن لە عنکاوی پارەی وەرناگرن لە عنکاوی پارەی وەرناگرن لە سنتەر وەردەگرن لە عنکا وەرناگی بەس چۆن نەبێت لە هەولێر وەرەگیری قانون هەر قانون ناخۆت ینی دڵنیانەیەوە لە دوهۆک لە سلێمانی لە عنکاوت جیرانتانە تاکید کرد تۆکو پارێزەرێک سەبارەت بە باج بەو هەموو ڕسوماتەی کە هۆتێل و چێشخانەکان دەیدەن بە حکوومەت زۆرە زۆرە بێحەد لەسەر مستەوایکی ینی ئەوە چی زانستی ناکەن زانستی نییە چۆن بەڵگە چیە بەڵگەم زۆرە ئێستا مەتعام ئەم محامی مەتعام هەموو سارێ 20 میلیۆن بەرەو سەرێ دەدەین 20 میلیۆن دەدانە چی زەریبە لەسەر ئەساسێک مەتعام هەیە 1 میلیۆنی دەدا بۆ ئێوە 20 میلیۆنە نازانم وەڵانگۆ 5 ئەستێرێنەوە ئەشیاتان گرانە و نازانم چ ئێمە لەسەر چ ئەشیا گران دەبی نرخی خواردن گران دەبی لۆ زەریبە 20 میلیۆن زیاتر لێ وەردەگری دوو مانگ جارێک 11 میلیۆنی کارەبای دەدەی 20 میلیۆن زەریبە 11 میلیۆن جارێک دوو مانگ جارێک 11 میلیۆن کارەبا دڵنیای وەسڵ هەیە 11 میلیۆن دوومە چی پێ دەکەنیەوە باس چی و کارەبای چی نازم هیچیە بۆتە بازرگانی 5 قات و دەقات 5 قاتە چیتر دەدەن پارە زەمان هەمومانجێ 2 میلیۆن بەرەو سەرێ دەدەی 2 میلیۆن بەرەو سەر ئەوە پارێ قەتعی میلیۆنە چی بدە ساڕانە 2 میلیۆنی بدە پارێ قەتا شارەوانی دێ ئەوە هەرچی دێ پارێ وەردەگری هەرچی دێ ئەو خەڵکەی دەڕوتێنتەوە نازانین لەسەر ئەساسە چی زانستیە باشە بەڕاست ئەو داهاتە هەیە چەند مەتعامی گەشتیاری هەیە بڕۆ تەمەشایانکە خراپەوە هەمووی وەزعی خراپە داخراوە هیچ زۆربەی فەناتقەکان هۆتێلەکان هەموو زۆربەی داخرایە ئەم ڕۆیشتن هۆتێلەکان وەزعیان شەڕە هەر شەڕە وەزع نییە باشە تۆ وەکو پارێزەرێک
خۆ خاوەن چێشخانەنی نانام باشە تۆ کەسێکی قانونی بەڵێ. بەڕاست ئەو یاسانەی کە هەیە ئەو هەموو باجە هەیە لەگەڵ دۆخەکەی ئێستا دەگونجێ ناگونج یانی سیاسەتە چی ڕوون نییە نانە هیچ نییە دەبی پێدا نازانین چ ئەسڵۆسە ئێستا من مەحامی چەند شەریکەکی دیمە شەریکەی بازرگانی گشتیە شەریکەی دیە مقاولاتەوە بە هەڕەمە چییە بازرگانی گشتی هەیە ملیۆنەکی لێوەردەگری سارێ بازرگانی گشتی هەیە هەر ئیشی نەکردە 5 میلیۆنیان لێوەگرتیە باسی ئیش و کاری خۆتمان بۆ بکەنی هۆتێلەکەتان ئێستا لە وەرزی پاییز بازارتان باشە؟ نەخێر بە دڵنیاییەوە وەکو وتێل ئمە دوو تێلمانە بوو تێلێکشمان قەپات کرد لەبەر بێ ئیشی پێش 2 ساڵ ئێستا داخراوە بەڵێ پێش 2 سال پێش ئێستا داخراوە ئەوەشان لە لێواری مەرگە بە دڵنیاییەوە لە ڕێگەی ئەو کەناڵی جەنابتانەوە من حکوومەت ئاگادار دەکەمەوە ئەگەر پلانێکی بۆ نەدۆستۆ من یەکەم شەریکە و وتێلم کە ساڵی داهاتوو لەگە ساڵی نوێ من ئەو تێلەش دادەخۆم بۆچی کێشت چییانی هەولێر پایتەختە خەڵکێکی زۆر دێتە کوردستان گەشتیار دێ کەرتی گەشت و گوزار دەرەکا کە زۆرترین گەشتیار ئەم ساڵاتۆتە کورد زۆرترین گەشتیار بەناوی ئەلان هاتووە بەڵام وەکو زۆرترین گەشتیار هەمووی زۆری لە وتێل نەماوەتەوە ئەگەر ماوەتەوە لە وتێل مەسەلەن بۆ نمونە لێرەدا وتێلی من مەسەلەن وتێلێک لەسەر کارەباکەی لەسەر گەشت و گوزار نەنووسراوە کارەباکەی لەسر سناعە نووسراوە لەسەر کەرتی سناعی نووسراوە خۆ من معمەلشی شم نییە ئەمە وتێلە یعنی مەبەستت لەوەیە وەزارەتی کارەبا جیاوازی نێنەوەن کارگەیەکی بلۆک لەگەڵ هۆتێلەکەی فەرقی نییە لە پارە وەرگرتن لە پارە وەرگتن چکە بکە کارگەی بلۆک بیان کارگەی شیشبی پارەکەی زیاد تۆ قەرزاری ئێستا بەڵێ 24 میلیۆن دینار قەرزاری حکوومەتمی کارەبا 24 میلیۆن دینار مانگانەش دێتە سەری ئەو پارەی بە زیاد هەر دێتە سەری بەڵێ بە تاکی دەگەن بۆچی نادەن پارەکە بەچی بدەکە تو ئیش زۆرە من 24 ژوور 30 ژوورم هەیە ئێستا گە لە 30 ژوورەکە 2 ژوور نەفەری تێدایە نەفەری بە 20 دلار دەبێتە 40 دلار بەڵێ 40 دلار ئیش دەکەم نەفرێک بخەوی لێرە شەو بە 20 دلار خواردنیشی دەدەیت خواردنیشی من 40 دلار ئیش دەکەم 3 ژوورمە 60 دلار 5 ژوورمە 100 دلار ئیش دەکەم 700 دلار مەسرفی هۆتێلەکەت داخستووە خەریکەوەش دادەخەم ساڵی نوێ بە دڵنیاییەوە لە ڕێگەی کەناڵەکەی گۆوە لەبەر پارەی کارەبا لەبەر پارەی کارەبا لەبەر پارەی زەمان 2 ساڵ من 3 میلیۆن 700,000 مانگێک پێشێستا سافم کردووە 4 کارمەندم داخل کردووە لە زەمان کەسی 6 کارمەندمێ 4م داخل کردووە ئەو چارش 3 میلیۆن 700,000م داوە بە غەرامە و شتەکانیەوە هەر هەمووی ڕۆژانە پارەشی دەستە سەر غەرامە گە پارەکە نەدەی یاخەمانای نییە بەنگەلادیشێک لێرە ئیش دەکە لە وڵاتە ڕاتبەکەی 400 دلارە دایرەی زەمان تۆ 50 دلاری لێ وەردەگری باشە وەرتگر دەست خۆشبی بەڵام ئایا بۆی دەگەڕێنیەوە لاقی بشکێ بۆی ئیلاز دەکەی بۆی دەکەێت تەقاعودی یان بەیانیم لە ئیش دەریکەم تو پارەکەی بۆ دەگەڕێنەوە بە دڵنیاییەوە نەخێر کەوایە پرۆژێکی پخت نییە بۆ هۆتێلەکان نییە هیچ کاتێک نەبوو لە ڕوخاندایە بە دایمی لە ڕوخاندایە بە دڵنیاییەوە ینی هۆتێل هەبووە دایخستەبی من یەک لەوانم کە دام زۆرە نەوحاڵ ئێستا وتێلی دیکە شستە ساڵی نوێ دای دەخەم وتێلەکانی تریش بە دڵنیاییەوە دای دەخەن ئەگەر حکوومەت پلانێکینە بەس لێرە داوا لە حکوومەتی یارێم دەکەین بە تایبەتی سەرۆکی حکوومەت هانا بێنێتن لە ئەو وتێلانەی تر کە دانەخرێ من دای دەخەم بە دڵنیاییەوە بەڵام تکا دەکەم شتێک بکە بۆی ئەوانی تر دای نەخەن بەشێک لە خاوەن هۆتێلەکان دەڵێ کاکە خەریکە نامی دەرگای هۆتێلەکان دابخەین زەرەرمانە کارتی گەشت و گوزارش دەڵێ نەخێر کاکە گیان بەم شێوەیە نییە لە هەر چار وەرز گەشتیار نایە ئەگەر هۆتێلێک دابخرێ فەرم و براندی عالەمی دێتە هەولێر دێتە شارەکان هۆتێل دەکاتەوە ئێوە لە شێوەی ئەم کێشەیەدان ڕاستیەکە چییە؟ بەڕاستیمەوە کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان کە تا کۆچی لە مافی خاوەن وتێل و چێشتخانەکان دەکەین ئەوەی کە دەبین خاوەن وتێلەکان گلەیەکی زۆریان هەیە لە حکوومەت لە پشتگیرخستنی ئەو کەرتەی یەک دووش لە گرانکردنی بازی دەرامەت باچی عقارات کارەبا ئاو زەمان لە هەموو لایەکی لەسەر ئەو کەرتەی زیاد بووە ئێستا زەرەر دەڕوە ئێستا زۆربەی 90 لەسەر زەرەر 90 لەسەر زەرەر دەڕواتن دوو بەشمان هەیە لە ئوتێلەکان لە یەک ئەستێرەیە تا 3 ئەستێرەی کە ئەوە پشتبەستە بە هاتنی گەشتیاران لە خوار و ناوەڕاستی عێراق میوان کەم دی
4 ئەستێرە و 5 ئەستێرەکان زۆربەی زۆری عقدیان هەیە لەگە شەریکاتی ئیتیساڵاتە لەگە نەفتیە لەگە منەظەماتە ئەوانە ئیشان میوانی ئەوان نایە بۆ ئێوە تاوان فەرقی هەیە ئەشەو جیاوازە چییە بۆ چیەوە لەبەر ئەوەی ئەو یەک ئەستێر و 2 ئەستێرەکان و تا 3 ئەستێرە ئەوانە زیاتر بە خەڵکی عامە دەگرتەوە چارەسەرم پێ بڵێ چارە سەریێستا ئەو قەرزەکە حکومت لیان خۆش نابی دەکرێت لۆیان کاتە قەرزەکی درێژخایەن یعنی زەختی لێنەکە برێ مانجی 5 میلیۆن ملۆبینە مانجێ چەندی پێکرا بابچی بداتن بەو شێوەیە خەڵکەش دێتە بێش قەرزەکەی داتن بەڵام نەک بە شێوەیەکی ئللا ئەگەر نینی کارەبار لێ دەبڕم لە زەمان لە 7,000 وتە 59,000 لەسەر کارمەندەکەش نادا خاوەن شوێنەکە دەیویدا لە ڕسوماتی سارانە زیاد کرایە لە زەریبە زیاد کرایە دوو زۆرە زەریبە عقاریش لە خاوەن ملکان دەستینێ کەواتە بەشی چ دەکات داخراوە هۆتێل بە داخراوی ڕسمی دانەخراوە بەڵام هەشە لۆ میوانێک دوو میوانە هۆتێلەکەی بەکار نایەخی بۆ ماوەیە بۆ ماوەیە کەرتی گەشت و گوزار دەڵێ ئێمە لە هیچ وڵاتێکی دنیا 4 وەرز کارکردن نییە بۆ هۆتێلەکان بەشی زۆری یەک وەرزە بەڵام ئێوە دەڵێن هۆتێلەکاندا دەخرێنە بێکاری بەڕاستی چ بەڵگەیەکی هۆتێل داخرابیتن لە بێکاری والله بێکاری چیە یەکەمین ئەو وەزعی داعش وی لێ کرد بەڕاستی پێش قەیرانەکە باش زۆر داخرا باش ئێستا ئێمە دووە ئێستاوە خەریکە ئاوەدانی دەست پێ دەکا کاکە ئێوە دەڵێن بازارمان نیە من هەروە دەبینم بینای جوان دەکرێ و دەڵێن ئەوە براندێکی عالەمی هۆتێلەکی 5 نەزمە دێتە هەولێر دەکرێتەوە چیە مەسەلە وڵای مەسەلەکە چیە دەخۆی ئێستا لە هەموو فندقان بۆ بگرێ ئێستا ژووری نیە چار ژووری نییە ئەمە لە سنتەری بازارم چار ژوورم نیە ئێستا یعنی چۆن چار ژوور یعنی نەفەر نییە بەجددی وایە میتم بازەکە تەماشای ئەوکە بخۆت وەرەپرسی لە هەولێر ئەمە لە ناو سنتەری هەولێر بەرامبەر کە با قەڵازیشم بازارت نییە ژوورم شەوێت کە بە 15,000 دایە 15,000 ڕۆژی مەسرفانم ڕۆژانەم 150,000 با بێنەوە حساب بکەن چەند ساعت کارە باکوژ ڕۆژێ 150,000 چەند ڕۆژ ساعت کار باکوژ تۆ یەک دەخرێت ڕۆژێ 150,000 مەسرف 4 ژوورت نییە بەڵێ دەکات 60,000 60,000 باش کاکاس ئێوە دەڵێن دۆخەکە باشە براندی باش دێ فندقەکانیشیان باشە بەڕاستی ئەمە نمونەی حاڵەتێکە یان هەموو هۆتێلەکان حاڵەتێک نەخێر ئەگەر هەر خۆیان متابعە بکەن ئێستش لە پێش زۆربەی زۆری هۆتێلەکانی هەولێر بە بەردەوام پاسی گەشتیاری هەیە گروپی گەشتیاری بە بەردەوام دێ ئاسانکاریەکی زۆر کرای ئێستا لە ڕووی ئەمنی و لە ڕووی سەیتەرە و لە هەموو ڕوویەکەوە ئاسانکاریەکی زۆر کرایە کە پێشتر تەنها زیاتر پاس دەهات پاسی گەشتیاری گروپیاری ئێستا ئاسانکاریەکی زۆر کرایە ئەگەر تەمەشا بکەین لەو جێژنانی کە ڕۆی لە مناسەباتەکان کە چەندین خەڵک کە بە عایلی بە سیارە هاتن آخر زەرەکەی بزان ڕوویەکەەوە بزانن لەوانەیە کرێەکەی زۆربی لەوانەیە مەصرفی زۆربی یعنی شتێکی وابی ئەگەر مانگە 2 مانگ زەرم کرد واز دەینم باشە منەوەی خۆمە گەشت و گوزار نەفری بە چەندی دێ ئەو پاسانە بە چەندێ نەفر حسب تەنسیق بە 5,000 ئەمن بخۆم ئەگەر بیدەم ستا 5,000 ئەیدەمە گەشت و گوزاری بەس چەند نەفر بێت 100,000 یعنی شەو بمینێتەوە بەڵێ وانی بەیانش کراوەیە 15 ساعتیش کارەبامانەی گازی پێک مولدی پێکەن وە یان نا ڕاستە خۆی من دەزانم ئەوان زۆر زار دەڵێن زۆر زار کەرتی گەشت و گوزار دەڵێ خەڵکی کوردستان حکوومەت ئاگادار بن ئەم ساڵ ئەو هەموو گەشتیارە ئەو ژمارەیە ڕووی لە کوردستان کردووە ڕۆژانە 5,000 دەفەری بە 5,000 کاک کامران خۆی 5,000ەکە نییە ئەو گەشتیارەکە دێر لە فندق دەمینێتەوە نیوەڕۆ ئێوارێت لە مەطعەمنان دەخوا بە تەکسی هاتوچوو دەکا یعنی زۆربەی زۆری شەکانی لێرە لە هەولێر یعنی اشتراک دەکەن کە لەوەی کە ئیسفادیان بۆی دەبیتن باشە ئەوە چی بۆوانە دەکەن ئەو کابرایە دەڵێ ئەم خاوەن هۆتێلە دەڵێ 150,000 دینار مەسروفی ڕۆژانە داهاتە ڕۆژانە 4 نەفەر نییە 100,000 نیە چی دەکەن بۆ ئەمە هۆتێلەکە دابخە بەردەوام ئەوهانیە کاک کامران بەردەوام وانە
یعنی بخۆی لە هەموو وڵاتان هەروایە خۆت و هەر سار 12 مانگەت و میوانت نییە و گەشتیارت نییە بەردەوام وان نییە لە کێکەوە حالەتە تێدا ئەو حالەتە تقریبا لە وەزئی پاش وەزی بەغدای بەتەواوی هیچ بازانێ کەس نێت بەردەوام وایە وەزاتانیان چەند مانگێک پاش وەزی بەغدای ڕۆژانی ئاسایی چۆنە ڕۆژانی ئاسایی باش یعنی مستەفەکە دەدێ شتێک شەنیتەوە شتێک دەماوە ئەمە کرێتی نیمە تەبانی خۆمە ئی خۆتە بەڵام ئەوەی کرێتی ماڵی وێرە هەموو قەپاتیان کرد یان لۆ قەپاتیان کردیا زۆر قەپاتیان کردووە 150 قەپاتی کردووە نەخێر شتیوانە بە هیچ شێوەک شتیوە قەپات کرایە بەڵام بەو شێوەیە نییە ئەوە ئەسڵەن قەپاتکردنەکە لە کاتی پاش ئەو قەیرانی دارایی و شەڕی داعش بوو ئێستا بەردەوام هۆتێل لە زیاد بوونە تۆ گلەی تێ لە کەرتی گەشت و گوزار نیتت ناوەڵە بەس زەریبا داری حریق بەڕاستی هەر سارێ تشقەرێکمان پێکات هەر ساڵێ چەند داخراوە هۆتێل لە کێ یعنی لەو ساڵدا لەو ساڵە یعنی بەڕێژەی زۆر کەم یعنی لەوانەیە بە پەنجەی دەست نارم یەکەوە تێل نارم لەوانەیە پەنجەی دەست بژمێردرێن ئەگەر داخران بەس زۆر لەوە زیاتر کراونەتەوە هۆتێل هەبووە لە کاتی قەیرانەوە مۆڵەتەکەی ڕاگرتیەوە نەک بە داخستن ڕایگرتیە بە کاتی فترێکی زۆر پێشێستا هاتیە کردیتەوە کەوایە شەرت و مەرجەکانی حکوومەت کە ئەوان دەڵێن پارەی کارەبا زۆرە کە ئەوان دەڵێن پارەی زەریبە زۆرە کە دەڵێن گاز زۆرە دەڵێن بێمەی کرێکاری زەمان هەر ئەمەی کوشتووە هەموو باشە لە خزمەتی خاوەن ئۆتێل و پیشەی ئەوانە منیش لەگەڕیانم ئەوانیش گلەیان هەیە و ڕخنەیان هەیە لە هەندێک شت منیش لەگەڕیانم ڕاستە پارەی کارەبا زۆرە کە وەکو گەشت و گوزار ئەمە چەندین جار نووسراومان کردی و کۆبنەوەمان کردی لەسەر کەمکردنەوەی کری کارەبا بەڵام تا ئێستا نەگەشتە نەتیجەک بە ئینشاڵڵا نەتیجەی دەبی و بە نسبەت ڕسوماتی خۆمان ڕسوماتمان لە 2016 و 17 زۆر بوو لە 18 کەم کراتەوە ئینشاڵڵا لە 2020 کەم دەبتەوە بەرنامە هەیە و کەم دەبتەوە. کاک نەریمان بەشێک لە خاوەن هۆتێلەکان دەڵێ کاکە ئێمە ئیشمان نییە لە 4 وەرزدا تەنیا یەک وەرز کارمان هەیە ئێستاش پارەی زەریبە بێمەی کرێکاری پارەی کارەبا وای کردووە کە بیر لەوە داخستنی هۆتێلەکانمان بکەینەوە ئێوەکو کەرتی گەشت و گوزار چیتان بۆ کردوون ئەوەی تایبەتی بە نەبوونی ئیش ئەوە لە هەموو دنیای وایە ینی وەرزی گەشتیاری جیاوازە ئەوە نییە بە درێژایی ساڵ گەشتیار لە بۆ هەموو شوێنێک بچی یان هەموو وڵاتێک بە درێژایی ساڵ گەشتیار بچی بێگومان ڕێژەکە فەرقی هەیە لەوانەیە لە وەرزێک کەمتر بچی لە وەرزێک زیاتر بچی ئەوە بۆ خۆی هەر هەیە وەرزی گەشتیاریە ئەوەی لەسەر ڕسومات و پارەی زۆری هوتێلەکانە یاخود داوا دەکەن کە ئەمە ئیشمان نیە بۆ ماکەمکەنەوە ئەوە ئێمە لە 2010 ڕسوماتی گەشت و گوزارمان کرد بە نیوە یعنی ئەو ڕسوماتێک کە پێشتر لە گەشت و گوزار وەردەگیرا کرا بە نیوە ینی هاوکاری کراون بەڵام دەڵێ کاکە بەشێکیان دەڵێ کاکە گیان ئەمن هۆتێلەکەم وەکو کارگەیەکی بلۆک حیسابی بۆ دەکرێت کارگەی بلۆک چەند پارەی لێ وەردەگیرێ بۆ کارەبا لە هۆتێلێکیش وای لێ ئەوەی کارەبا ینی ئێمە زۆر هەوڵمان داوە هەتا سەرۆکی دەستە بۆ خۆی چەندین جار سەردانی وەزارەتی کارەبای کردێ بە نووسراوی فەرمی ئاگادارمان کردنەوە بەڵام ئەوان بەتایبەت لە چەند ساڵی ڕابردوو سیاسەتێکی خۆیان هەبوو ینی زۆر جار داگوت ئێمە دەمانەوێت داهات کۆکەینەوە ینی باج و ڕسومات لەسەر زۆربەی شتەکان لە کوردستان زیاد کرابوو ئەکید بەڵام بێگومان لە داهاتوو ئێمە و هەوڵانەمان بەردەوام دەوی وە لە نزیکەوە ئێمە سەردانی خاوەن هوتێلەکان دەکەین ئەوان سەردانی ئێمە دەکەن یان نوێنەریان هەیە لە ڕێگەی کۆمەڵەکەی خۆیانەوە ئێمە وەکو باسم کرد لەسەر داواکاری خۆیان ینی ئەوان چەندیاندان ئێمە ڕسوماتمان کردە ئەوەندا بەشی زۆر لە خاوەن هۆتێلەکانی نێو هەرێمی کوردستان دەڵێن ئێستا ئێمە بەهۆی نەبوونی گەشتیار لە نێو هەرێمی کوردستاندا لەسەر زەرەر دەڕۆین ئەگەر سیاسەتی کەرتی گەشت و گوزار و وەزارەتی دارایی بەم شێوەی ئێستا بێت سەبارەت بە هۆتێلەکان ئەوە ڕێژەی داخستنی هۆتێلەکان لە نێو هەرێمی کوردستان زیاتر دەبێت لە داهاتوودا پێیان وایە چارەسەری ئەم پرسە هاوشێوەی وڵاتانی دنیاە کە لە زۆربەی وڵاتانی دنیا باج پارەی کارەبا یاخود هەموو ئەو پارانێک کە حکوومەت لە خاوەن هۆتێلەکان وەری دەگرن بەراورد دەکرێ بە ڕێژەی داهاتەکانیان کە ڕۆژانە چەندە بە پێچەوانەوە کەرتی گەشت و گوزار و تەنانەت ڕەوشی خاوەن هۆتێلەکانیش باش نابێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.